سوپاستانەکەم کە ئەمڕۆ ئەو هەلەتان بۆ ڕەخسانوم دەنگی شیعری کۆن و ناوەڕاست و نوێمتان پێشکەش بکەم. بێگومان لە هەموو ئەو ساڵانەدا کە من لە وڵاتی ئاوارەییدا ژیاوم دەست لە ملانی شیعر بووم، یا با بڵین شیعر دەست لە ملانی من بوو. نە ئەو من نە من ئەوم بۆ ساتێکیش بەجێ نەهێشتووە. ڕاستانەوێ بەبیرم نایە ڕۆژێ بوو بێ شەویە بوو بێ، یا ئەو منی نووسی بێ یا من ئەو من نووسی بێ، کەوا بێ دوو بابەتی تەواوکەری یەکترین. کارە زانستی و ئەکادیمیەکانم نەیانتوانیوە زەفەری پێبێنن، گەلێ جار هەوڵیان ناوە چنیان خستۆتە بینە قاقایەوە ویستویانە بیتاسێنن، ئەو دەستەم هەڵگرتووە و نەمهێشتووە بیتاسێنن. بێگومان بەلاتانەوە گرنگ دەبێ بزانن ئەو دەنگە شیعریە کەمتر دەبیسرێ. بیستنی دەنگە شیعریە کە بەکەمی لەوە نەهاتووە کە بەرهەمەکە خۆی لە خۆیدا کەم بێ، بەڵکە بەرهەمەکان زۆرن لە ئایندەیەکی نزیکدا و بەرهەمانە دەکەونە بەردەست خوێندەواری خۆشەویست. شیعر بەلای منەوە لە یەکەم ڕۆژمەوە لە ئەڵمانیا ئەو بابەتە بووە کە لە ڕێگایەوە دەنگی کوردم بە ئەڵمانیا و بە ئەوروپا ناساندووە. ئازارەکانی کوردم لە ڕێگایەوە بە خەڵکی ناساندووە. لە سەرەتای ساڵانی هەشتاکاندا کە لە ئەڵمانیا هۆنداوەکانی خۆم بە ئەڵمانی بڵاو کردەوە، هەندێک کەس لەوانی کە ناویان دەبرا بە ڕووناک بیر ڕووی دەمیان تێکردم، وتیان کاکە برا کەسانێکی تر هەبوون پێش تۆ بوون، دەبوایە تۆ کارەکانی ئەوانێ پێشکەش کردایە. وەرامی من بۆ ئەوان ئەوە بوو ئەو ڕۆژە دێکە من کاری ئەوانیش پێشکەش بە خوێندەواری ئەوروپا دەکەم. کەوا بێ کارەکانی خۆمم بەلاوە گرنگ بوو، چونکە سەرەتای هاتنم بوو بۆ ئەڵمانیا. ئەو کاتە بوو کە دەنگی کورد لە ئەڵمانیا نەدەبیسرا. دەنگی منیش لە ئەدەبی کوردیا و دەنگەیە دەنگی قەت چەک نەبووە. هەمیشە ئەو دەنگە بووە کە زانیوێتی گرفتی کورد دەبێ بە ڕێگایەکی ئاشتی چارەسەر بکرێ. بەڵام دوژمنەکەمان ئەوەندە درڕندە بووە دەستی لە بینە قاقامان ناوە، لەبەرەوە کورد مافی خۆی بووە کە بەرگری لە خۆی بکە. ئەگەر بەرگری نەکردایە نەدەما. کەوا بێ دەنگی ئێمەش لە ئەوروپا دەنگی بەرگری بووە. هەموو پرسیارانی کە لە ڕابردوودا ئاراستەم کراون کە ئایا شیعری کوردی لە ئەوروپا، شاعرانی کورد لە ئەوروپا بابەتەکانیان بابەتێکی جیاوازن لەو بابەتانەی کە لە وڵات ئەنووسە، یاخو بابەتێکن تەواوکەرن بۆ بابەتانی کە لە وڵات دەنووسە. دەنگەکان زۆر جیاوازن. من نامەوێت لەم چاو پێکەوتنە کورتەدا باسی و دەنگانە بکەم. دەنگەکان دیارن. دەنگی بڵند هەیە لە ئەدەبی کوردیا، دەنگی نزمیش هەیە، هەندێ دەنگیش هەیە بڵندن خۆیان لە خۆیدا، بەڵام لەبەر ئەوەی ئەمڕۆ لە مێدیای کوردیا جێگان بۆ نەکراوەتەوە ئەو دەنگانە خەڵک وا دەزانێ کزن. کەوا بێ ئەو بەرهەمانی کە تا ئێستا من بڵاوم کردوونەتەوە بە شیعر کۆمەڵێکی یەجگار زۆرن. سەرەتای بڵاوکردنەوەیان لە ساڵانی هەفتاکانەوە با بە هۆنراوەیەک دەست پێ بکەم کە لە دیوانی ئاوازی گەرویەکی زیندوودا بڵاوم کردوتەوە کە لە ساڵی 1982دا لە بەرلین بڵاو کراوەتەوە. سەرنج بن لەو سەردەمەدا ئەم دیوانە پێشکەش بەچێ کراوە. پێشکەشە بەوانەی لە وڵاتدا بەرگەی چەرمەسەریە و ژانەگرن و کۆڵ نادەن. تکایە ئاگاداریەوە بە ساڵی 1982 دڵن دڕندەیەکی کەڵبەتیش کەڵبەی لە لاشەی ئەو نەتەوەیە گیر کردووە. ئێمەش لە ئەوروپا و ئەم دیوانەم بە ئەڵمانی و بەو شێوەیە کە ئێستا دەیخوێنمەوە لە ساڵی 1984دا بڵاو کردەوە. پێشکەشە بەوانەی لە وڵاتدا بەرگەی چەرمەسەریە و ژان ئەگرن و کۆڵ نادەن، بەوانەی لە وڵاتی غەریبیشدا
دەزوولەی خەونەکانیان بە جۆرێک گەچنن کە هەمیشە دەست لە ملانی ئازارەکانی وڵاتن و کۆڵ نادەن، بەوانەی لە تاریکیە هەمیشە بیر لە ڕووناچی دەکەنەوە، کەوابێ ئێمە لەگەڵ ئەو کەسانەدا بووین کە لە تاریکیە بوون بەڵام هەمیشە بیریان لە ڕووناچی دەکردەوە، بەوانەی بوونەتە هەوێنی ئەم هۆنراوانە. بەلامەوە زۆر گرنگە یادی ڕۆژانێکی زۆر سەختی ساڵانی سەرەتای هەفتاکان بکەینەوە، بە تایبەتی یادی کاتێک کە کۆڕ دەبەسرا لە یەکێتی نووسەرانی کورد لە بەغدا و ئێمەش وەکو گەنجێکی ئەو سەردەما بەشداریمان لەو کۆڕانەدا دەکرد. لە کۆڕێ لەو کۆڕانەدا کە لە یەکێتی نووسەرانی کورد لە بەغدا لە ساڵی 1972دا بەسترا، هۆنراوەیەکمان تێدا خوێندەوە. لە پەراوێزی ئەو هۆنراوەیەدا نووسیومە ئەم هۆنراوەیە لە ساڵی 1972دا لە کۆڕێکی یەکێتی نووسەرانی کورد لە بەغدا خوێندمەوە. ڕەفیق چالاکی هونەرمەند بە دەنگە بە سۆزەکەی خۆی بۆ تەلەڤیزیۆنی تۆمار کرد و لە بەرنامەی کۆمەڵی هونەر و وێژەی کوردی لقی بەغداوە پێشکەش کرا. ئەو بەرنامەیە ئێمە خۆمان یەکێ بووین لە پێشکەشکارەکانی لەو سەردەما. هۆنراوەکە ئاوازی گەرویەکی زیندوو، سروشتی بەیانی تەمەن لیخنەوە گاوی جەماو، لێوی سڕبووی بێگفتوگۆ تینووە بۆ پیاڵەیەک ئاو. تکایە و لێوی سڕبووی بێگفتوگۆیە مەبەست لەوەیە کە ساڵانێکی زۆر تێکۆشانێکی بەردەوام لە 2 ساڵی ڕابردوودا لێو سەر بوو بە بیر و ڕایەبە. دووبارەیەکەمەوە سروشتی بەیانی تەمەن لیخنەوە گاوی جەماو، لێوی سڕبووی بێگفتوگۆ تینووە بۆ پیاڵەیەک ئاو. قەتماغەی سەربرینەکان هاتوونەتە کوڵی گریان، پڕمەدەمیان هاوارەکەن خوێنە پێشەنگ، خوێنە سەر قافڵەکی کاروان، خوێنە زەنگی کردووەتە مل، شەوچرا ئەڵێ بۆ هەمووان. دەنگ لە لامان هاوارێک هێشتا گەروی نەناسیوە، دەنگ لە لامان هاوارێک هێشتا گەروی نەناسیوە. پەیامنێرە و پەیامی محەممەدێکی مەهدی پێ، ئاوازێکە و لە شمشاڵی دەروێش عەبدوڵڵاوە هەڵدێ، جنێوێکە مەلا حەمدوون بە شێخ ڕەزای هاوڕێیەوە، تەپەتەپی مامورچێکە کاسە و کۆچکم پڕ لە خۆڵەکە، لە پرخەی خەودا ڕامەچەڵەکێنێ. پێمە سەلمیە بۆچی ژۆڵەی مەمک بەڕاو بە دوو تاڵی قژی زەردی بە دەروازەی گەورەی ئەمڕۆماندا هەڵبواسرێ؟ بۆچی سارک و قەلە ڕەشکە لە جێی بولبول لەسەر جۆسوانە بخوێنن؟ بۆ فریشتەی گۆرانیمان لە دەرونی مناڵانە بخنکێندێ؟ بۆ تەنیا من با پەلوپۆم ئازاد ببێ تا مناڵان ئاوازی نان و کەبابێک لە گیرفانی شاسوارێکی کەرکوچی ئەبڵێنەوە، با زەروی لە شتێر تێر بخوا و خل بێتەوە. با نازدارم کە لوپەلی بوچێنی خۆی لەبەر بکە، پێکەنین و بزەی لێوی بەژێر پردی ئاراممانە تێپەڕ بکە، دەریایە بێ هەموو دنیا لە تینوێتی ڕزگار بکە. ئەمە ئازارەکانی گەنجێکی تەمەن 21-22 ساڵی سەرەتای ساڵانی هەفتا بوو. لە هۆنراوەیەکی تردا کان لەو دیوانەدا بڵاو کراوەتەوە، خەوی مناڵێکی کورد. بابە ئەم شەو خەوێکم دی، من مانیە بووم لە ژوورێکە ئاستێرەکانیش لە دەوری. بابام شەو خەوێکم دی، من مانیە بووم لە ژوورێکە ئاستێرەکانیش لە دەوری، پەپولەیەکی ڕەنگا و ڕەنگ بە پەنجەرەی ژوورەکەما هەڵەگەڕا، لەو دیوەوە بانیە کرد، منیش ساوا و ڕێلێون بووم پەنجەرەکە بکەرەوە، با لەگەڵ تا تێر بلوم. بابام شەو خەوێکم دی، من مانیە بووم لە ژوورێکە ئاستێرەکانیش لە دەوری، پەپولەیەکی ڕەنگا و ڕەنگ بە پەنجەرەی ژوورەکەمە هەڵەگەڕا، لەو دیوەوە بانیە کرد، منیش ساوا و ڕێلێون بووم پەنجەرەکە بکەرەوە،
با لەگەڵتا تێر بنوم پەپولە هاتە ژوورەوە هەگبەی ئازاری کردەوە چیرۆکی خۆی گێڕایەوە ئای کە گریام چونکە ئەویش لەو خۆمە وەکو ئێمە بێلا نەبوو. هەر لەو دیوانەدا کە لە ساڵی 1982دا لە بەرلین بڵاوم کردوتەوە پیانستێک لە بەردەمی پیانۆیەکە لەسەر کورسیەک دانیشتوویت پەنجەکانێک کردوتە دەم ماچی لێوی دوگمەکانی پیانۆ ئەکە لێو ئەبزوێ من تێناگەم لە لێوی تۆ یا لە لێوی پیانۆکەوە ئەو ئاوازە تێتە دەرێ. ئەی خاوەنی هەستی ناسک تۆ ئەم شەو منە بردە و جیهانەی کە نەمدیوە لە وڵات نەبێ تۆ ئەم شەو منێ هەژان منێ شێت کرد تۆ ئەم شەو وەک سێبەری دەروێش عەبدوڵڵاکە لێها بەدەنگی بەرز سکاڵاو کرد لەگەڵ ڕۆحی کڵۆڵما تۆ ئەم شەو بەڵێ ئەم شەو نەک ئاوازێکی کوردیە ئاوازێکی جیهانیە لە کونی شمشاڵی دەروێش عەبدوڵڵاوە دێتە دەرێ. دەسا دەروێش باوەڕ بکە کە ئاوازێ بەم جۆرە بێ ئەبێ ئاوازی لای تۆ بێ بۆ ئێستا ناخەوە ئەم بزوێنیە. دەسا دەروێش باوەڕ بکە ئەوە تەیوام لە بەرلینە چەشنیم شەو تێرم نەخوارد لە مۆسیقا چەشنیم شەو نەگریاوم لەگەر گریانی ئازیزە چەشنی ئەم شەو میزاجی کوردەواریم نەبووە ساماڵ و سەری جێژم لە جێژاوە کە ڕزگارکە. هەر لەو دیوانەدا بابەتێکی زۆر گرنگ کە و سەردەمە خولیای ئێمە بوو کە و سەردەمە ئەی هەژانیم کە ئەو سەردەمە ئازارێ بوو سەردڵمانی تەنی بوو. ئەو شانۆیی ئەکتەرەکەی بەسەربەرزی تایە ئەمرێ ئەو بەیانیە نازانم چۆن داچڵەکی چۆن بۆنی کرد کە چوار دەوریان وەک دڕکەزی لە ئاسمانەوە تا زەوی وەک چۆن هەوربەری ئاسمان یاخود دووکەڵ گوڵبێنەی تەنور پتەنیە ئەوانیش بوونە دڕکەزی ڕێی دەرباز بوونیان لێیتەنی. زۆر پەلەی کرد ویستی بێڕانک و چۆغەکەی ڕاکە زۆر پەلەی کرد ویستی بێڕانک و چۆغەکەی ڕاکە ویستی بێ کڵاشەکەی بێ پشتێن و دەمانچەکەی ویستی تەنیا لاشەیەکی زیندوی مردوو لە زیندانەکە ڕزگارکە. هەنگاوی نا ڕووە و دەرگا بەڕوویاوە چرخە هەنگاوی نا تەنانەت خۆ پەنجەرەکەش بە کڵۆمەکەی خۆی داخرا. سەری هێنا سەرێکی برد چی بوو ئەمە وا دەرگاکە و پەنجەرەکەش بوونە دوژمن. کاتی نەبوو جارێکی تر هەنگاوینا ئەم جاریان هێندە ڕقی ئەستور بوو دەرگاکە لەرزی لەبەریە پەنجەرەکە وەک ئافرەتێک کە تازە مناڵی ببێ ئەگریا بۆ ئەم دیمەنە نەی ئەزانی شاڵاو بۆ چووە لە تاوانە بە باوەشی بنمیچەکەدا هەڵزنا. هێندەی نەبرد دەرگاشکە هات نەژوورێ کە لە بچیان نەک بۆ دەستی بۆ گەردنی ئامادە کرد. ئەوجا دەرگاکەیان داخست بەجێیان هێشت لە زیندانی ژوورەکەیدا. زۆر سەیر بوو کە تێی ڕوانی پەنجەرەکە وەکو جاران تێڕوانیە دەرگاکە سەمای بۆ ئەکا جلەکانی گۆرانی سربەستی ئەڵێن پێی سەیر بوو پەنجەرەیە وەکو جاران پێ ئەکەنیە دەرگاکەیە لە جارانیش گەرم و گوڕتر سەما ئەکا جلەکانی هاتوونەتە بەردەمیەوە پێی ئەڵێن دەی لەبەرمانکە ئامادەین وەک تۆ بسووتێین. هێشتا چیرۆکی ئەمسیانە
لەبەر چاو لە گوێچکەیدا کامەڵ نەبوو کە شاڵاوی ئاگرەکە هێزی لە دار و بەردەکەش بڕی بە کورتیەکەی نە پەنجەرەکانی کوردستان نە دەرگاکان نە بنمیچەکان ڕێگایان پێ نەئەداین کە بەتەنیا بەجێی بێڵین. ئەم هۆراوەیە لە کانونی یەکەمی ساڵی 1970 نووسراوە. ئەو دیوانانەی کە بە ئەڵمانی بڵاوم کردوونەتەوە بێگومان بە کوردیش بڵاوم کردوونەتەوە. بۆ نمونە کەمەلێک بۆ ژیان بخوێنێ مەرگ ماڵاوایی لە دارەمەی دەکات. کەمەلێک بۆ ژیان بخوێنێ مەرگ ماڵاوایی لە دارەمەی دەکات. شەوێکیان بوو خەو بوو خەوم بە مەرجی خۆمەوە ئەدی. شەوێکیان بوو خەو بوو خەوم بە مەرجی خۆمەوە ئەدی. لەو خۆما دارەمەی تێک هات و لاشەکەمیان تێخست. لە جێی ئەوەی چوار کەس بێن و دارەمەی تەکە هەڵگرن تەنیا خۆم بووم لەو ناوەدا ڕاوەستا بووم دارەمەی تەکەم هەڵ ئەگرت. مەرگ بوو بۆ ڕەشەبایەک لەو شەوەدا لێی هەڵکردم. ژیانیش بوو بۆ شوورەیەک و لە چوار دەوری دارەمەی تەکە ئاڵا بوو. لەو خۆما هێن ڕۆیشتم تا هیلاک بووم. ویستم دارەمەیت دابنێم. کاتێ لەسەر جێگاکە خۆم لەراندەوە دارەمەیت بووە نەمامێک لەسەر جێگا گەڵاو چلۆی تازەی دەرکرد. مەلێک هات و لەسەر چڵێکی دارەکە هێلانەی کرد کەوتە خوێندن. ئەو خوێندنە خۆشیەک بوو هەتا ئێستا کە نازانم بۆچی لەو خەوە خۆشە داشڵەتی. گڵپە کە هەر لەو دیوانەدا بڵاو کراوەتەوە لە ساڵی 1982 و ساڵی 1988 بە زمانی ئەڵمانیش لە ئەڵمانیا بڵاو کراوە. چرایەکیان هێنا لەبەر خوڕە و لێزمەی بارانی شەوێکی زستانە دایان نا. چرایەکیان هێنا لەبەر خوڕە و لێزمەی بارانی شەوێکی زستاندا دایان نا. یەکەم دڵۆپ دای لە بلووری چراکە وردوخاش بوو. دووەم دڵۆپ کەوتە زۆران لەگەڵ پڵیتەی چرا و ئەو تیشکەی کلێوەی بەرزەبووەوە. لە جیاتی ئەوەی کپیکە بارانەکە بۆی بووە زەیت زیاتر کەڵپەی پێ هەڵەسا. وامەزانی تۆ ئەو شۆڵەوانیەی بووم کە خۆمی تیا ئەدۆزمەوە. وامەزانی لە ژیانما تۆ ئەو چنارە باڵا بەرزەی کە ڕەشەبا پێی ناوێریە و توانای چەمانەوەی نییە. وامەزانی ئەستێرەیەکی هەڵهاتووی ئەگەر ئاسمانیش تووڕە بێ و لە چولێویدا بە یەکدا باکن نییە و ئەجریوێنی هەتا ئاسمان بە بزە و زەردەخەنەی تۆ لە چولێوی ئەکاتەوە. بەڵام تۆوە نەبوویت. پەردەیەک بووی لەبەر چاوم هاتی بەری ئاسمانمت تەنی هەتا ئێستاش نەک لە لای من لە لای خۆشت هەر تاریکی تۆ ئەنوێنی.